سڵاتان لێبێت بینەرانی ئەزیز پرۆگرامێکی نوێی تیرۆشتان پێشکەش دەکەین بۆ پرۆگرامی ئەمڕۆی تیرۆش گفتوگۆ دەکەین لەسەر ئەزمموی هونەری و نەرمەندێکی شانۆکار کە ساڵانێکی زۆرە خزمەتی بە بواری هونەری کوردی کردو لە ڕێگەی شاشەکانمانەوە میوانی سەرجە ماڵەکانی ئێمە بووە. بێکەوە گفتوگۆ دەکەین دەربارەی ڕۆژی هونەر لە هەرێمی کوردستان و ئەزمموی هونەری و نەرمەند ئەویش هونەرمەند بەهادین هەڵەبجەیە. کاک بەهادین بەخێر بیت. زۆر سپاس سپاس بۆ بەڕێزێت کە لە پرۆگرامی ئەمڕۆدا لەگەڵمانە ئامادە بوویت. خۆشحاڵم. زۆر سپاس. کاک بەهادین سەرەتا ئەمێ بۆ دەست پێ بکەم ڕۆژی هونەر لە هەرێمی کوردستاندا چۆنە؟ باش نییە ئەوەشی ئەکرێ ماندووبوونی هونەرمەند و دەرهێنەرەکانە دەنا زۆر بەداخەوە ئێستا هاوکاری باش نییە بۆ بەرهەمهێنانی کاری هونەری لە هەموو بوارەکانە کە ئەڵم لە هەموو بوارەکانە هەموو بوارەکانە گرێتەوە بواری شانۆ ئەگرێتەوە سینەما ئەگرێتەوە زنجیرە دراما ئەگرێتەوە فلیمی تەلەڤیزۆنی ئەگرێتەوە هەروەها لە بواری بەشەکانی مۆسیقا ئەگرێتەوە شێوەکار ئەگرێتەوە یعنی هەموو بوارەکان ئەگرێتەوە بەداخەوە ئەو کارانەی کە ئەکرێ ئەمڕۆ هەوڵ و ماندووبوونی هونەرمەندەکە خۆیەتی دەنا لە دروستبوونی قەیرانی داراییەوە بگرە لەو پێشتریش یعنی هونەرمەند زۆر بەدەگمەن هاوکاری کراوە بڕۆ قەنەعەتت بێ ئێمە وەختی خۆی لە دوای ڕاپەڕێنەوە بڵێن زۆر جار لەسەر گیرفانی خۆمان بە ماندووبوونی خۆمان حتا لە گرانیە قورسەکە ئەتوانم بڵێم بەبێبوونی پارەی پاس لە گیرفانمانە بە پێ ڕۆشتوین بۆ کارە هونەریەکان بە پێگەڕاوینەتەوە بەلامانەوە شتێکی مقدس بۆ چونکە ئێمە ئەو کاری کە ئەیکەین بۆ نەتەوەکەمانە بۆ کووردە بۆ ئایندەی نەتەوەکەمانە دەنا هیچ شتێکی کە نیە بەداخەوە زۆر بەداخەوە. بەڵێ کاک بەهادین باسێکی ئەومان بۆ بکەیت باسی ئەزمموی هونەری خۆتمان بۆ بکەیت چۆن بوو بڕیاری دیاکاری هونەری بکەیت بێتە ناو ئەم مەجالەوە لە ساڵی چەندیشەوە دەست بەکاری هونەری کردووە؟ ئەگەر بیتەوە بێگومان زۆربەی زۆرمان ئەگەڕێتەوە بۆ قوتابخانە و ئەو کارانەی لەلا کۆڵانەکانە کردومانە و ئینجا وردە هەتا مەسەلەن لە تەمەنی مێرد منداڵیە ئێمە مەسەلەن لە هەڵەبجە بووین لەگەڵ کۆمەڵێک گەنجی ئەو سەردەمە لە قوتابخانەی حەمدون بووین ینی من بۆیە ناوی کەس نابم لەبەرەوەی نەکو ناوێکم لەبیر بچێ ببینە هینی گلەیی کردن دەنا هەر لە قوتابخانەوە هەتا ئەگاتە شانۆی لا کۆڵانەکان کە کراوە ئەمە بەشدار بووین تایە هەروەها من دەمەوێت بۆ مێژوو باسی بکەم یەکە تیپی شانۆی گۆران لە هەڵەبجە دروست بوو لەسەر دەستی کۆمەڵێک لە گەنجی ئەو زەمەنەی خوێنگرم و عاشق بە شانۆ زۆر بەداخەوە لە زەمانێکا دروست بوو شەڕ لەگەڵ ڕژێمی ئەو کاتەی بەعسا دروست بوویەوە اینجا نسکۆی 75 بەسەرا هات لەبەرەوە ئێمە پەرتەوازە بووین دوای ئەوە هەندێک حاڵە دروست بوو وەلحاصڵ شتەکان کۆتایی هات ئێمە ئەگەر بێتە سەر ئەوە حل لە کە قوتابی بوون لە سەرەتاییەوە هەتا ئەو زەمەنی کە بە شێوەیەکی ئەکتیڤتر لەسەر شانۆین بووین لە ساڵی 86 بێ 87 و کۆمەڵێک گەند تیپێکی شانۆی هەڵگرتمان دروست کرد لەسەر دەستی مەجموعەیە گەنج و یەکەم کارمان کاری شانۆی خۆناسەکان بوو کە لە نووسینی مامۆستا محەممەد فەتاح بوو دەرهێنانی هونەرمەند ئەو وەختە خوێندکاری بەشی دەرهێنان بوو لە پەیمانگای هونەرە جوانەکان خەڵقی هەولێرە کاک سڵێمان گەڵاڵی و کۆمەڵێک گەنج تیامانە بەشدار کرد لەوانەیە ئەگەر بیرمان ما بێ من بووم شەوکەت ماوەتی بوو ڕێبوار نووری بوو عەبدوڵای خەیات بوو گوڵی بامیە یعنی کۆمەڵێ لەو گەنجانە کارەمان کردیتر لەوە ڕێچکەکە بەردەوام بوو دوای ئەوە دڵە بێبەشەکانمان کرد دوای دڵە بێبەشەکان هەر نووسینی محەممەد ڕەشی فەتاح بوو دوای ئەوە حزبی کەرامەت و سەلامەتمان کرد لە دوای ڕاپەڕین دەرهێنانی سامان عوسمان بوو ئامادەکردنێکی زۆر جوانی بۆ کردبوو لە نووسینی عەزیز نەسیم بوو کارێکی تەنز ئامێز بوو
کۆمیدی بوو وەکو کۆمیدیای ئێرە کە کردویانە بە تاریج ینی زۆر بەداخەوە ئەمڕۆ کۆمیدیا کاری کۆمیدی دەبێت کارێک بێ یعنی هەم کۆمیدی بێ هەم تراجیدی بێ ینی هەموو بابەتەکان بکرێتەوە بە هەر حاڵ با نەچینە سەر بابەتەوە ئیتر لە دوای حزبی کەرامەت و سەلامەت کە پێشکەشمان کردو لە هۆڵ لە عدادی سلێمانی چەند ڕۆژێ بەردەوام بوو لە هۆڵی ڕاپەڕینی ئێستەی جامیعەکە پێشکەشمان کرد کۆمەڵێک هونەرمەندی کۆمەڵی هونەرە جوانەکان لەوێ بوون یەک لەوانە کاک حەمەسعی مستەفا بۆ عەلی توانا بوو مەجموعەیەک بوون داوایان لێکردم کە ببم بە ئەندام لە کۆمەڵی هونەرە جوانەکان بێگومان کۆمەڵی هونەرە جوانەکان لە لای من بە دایکی هەموو تیپەکان ئەژمێرێ وەکو مامۆستای گەورەمان فەرمێ مامۆستا ئەحمەد سالار ئەڵێ کۆمەڵ ماڵە باوانە کۆمەڵی هونەرە جوانەکان و بێگومان دوای ئەوەی کە بووم بە ئەندام لە کۆمەڵی هونەرە جوانەکان ئیتر ئیشی زۆر جوان و شاکارمان کرد حەمەدۆچ لەو کاتە لەخۆ ئامادەکردن بوون لە شانۆی حەمەدۆک لە حەمەدۆکا بەشدار بووم لە کوڕانی عەشقا بەشدار بووم هەروەها بێتەوە لە ناوەکەیم نەبیت چۆ دەروێشەکان بە دوای ڕاستیە وێڵن لە یەکەم فستیڤاڵی شانۆی کوردی بەشدار بووین خەڵاتی باشترین شانۆی پێبەخشرا خەڵاتی باشترین ئەکتەرمان پێبەخشرا لە بۆ منە ئەو وەختە ئومێدی شێحسێن پاڵەوانی شانۆی یەکە بوو یعنی ئیتر کۆمەڵێک کاری جوان جوان کردمان ئیتر ئەوە یعنی لەو ئەو کارە جوانانەی کە کراوە ئوتێلی ئاخر زەمان کە لە دەرهێنانی کاک نەجم هۆگر و بەڕێز مەجید بوو ئامادەکردنی بەڕێز مەجید بوو ئەوەش هەر یعنی شانۆیەکی تەنز ئامێز بوو ئێمە لەو زەمانە چن و سەر چ دەرهێنەرەکان گڵۆپی سەوزیان هەڵکرد لە ئیتر بەداخەوە بانەچینە تەپاسیلی شتە سیاسیەکانەوە لە نیوانی ئەو بینی ئەم شانۆیانە فیلمی قوربانیمان کرد کە لە دەرهێنانی برای بەڕێز و خۆشەویستم کاک نەجم هۆگرا ئێستا لە ماڵەوە باری تەندروستی باش نییە لێرەوە من تەمەنای شفای بۆ کەم هەرچەندە تووشی حاڵەتێکی نەخۆشێکیشە لە دەماخ و ئەمانە بۆ زۆر بەداخەوە لەو هونەرمەندانەی بڵێ هیوای سەلامەتێکی باشی چاوەکەمی یەکێک بوو لەو دەرهێنەرانەی کە من هەمیشە قەرزاری نەجمەوەگرم فیلمی قوربانی یەکەم فیلم بوو و بەهێزی فیلمی قوربانی لەوە بوو لەو زەمەنە چەند تەلەڤیزۆن هەبوو بەرهەمی وابزان بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری بوو چەند تەلەڤیزۆن هەبوو لە هەموو تەلەڤیزۆنەکانە لە یەک کاتە پەخشکرا لە سەعاتنەوە بە کوردستان تیڤیتەوە بە گەلی کوردستانتەوە بە تەلەڤیزۆنی ئازادیەوە ئەو کاتە هەمووی مەحەلی بوو یعنی هینەکان نەبوو یعنی من دەمێ ئەشایەتی ئەوە بین یەکەم فیلم دوای ڕاپەڕین قوربانی کە کردمان لەوانەیە تر فیلم هات و زنجیرە دراما هاو بە دوایە و ڕابوونمان یعنی من لەخوا بەزیابێ بتر لە 15 زنجیرە درامام هەیە ئەتوانم بڵێم دەوری 25 کورتە فیلمیم هەیە 6 فیلمی تەلەڤیزۆنیم هەیە و خاوەنی 2 فیلمی سینەمام کە بەشداریم تیا کردووە ژانی گەل و فیلمی بێکەس و هەتا ئێسش بەردەوامین عەفوم کە یعنی دواکاریشم لەگەڵ برای بەڕێز و خۆشەویستم کاک لوقمان غەریب بوو یوسف ناگەڕێتەوە ئەویش لە نووسینی عەزیز نەسین بوو کارێکی بزانم 15-16 حەڵقە بوو کردمان و ئەگەر تەمەن بوار بە و باری تەندروستیش بوار بە بە هەیوانی تر بەردەوام بین ئێمە نیەتی ئێمە تەنها و تەنها خزمەتکردنی هونەری کوردیە و هیچ شتێکی کە بۆ هیچ تمۆحێکی ڕاستە هەموو هونەرمەندی تمۆحی ئەوەی هەیە کە عەقدەکەی باش بێ کارەکەی باش بێ ئەو هونەرمەندە شیرەگە بێ لەو کارێکە من زۆر لە برادەر یعنی بەڕاستی پرسیارەکە نەڵێن ماوەیەکە
یعنی بەڕاستی تۆ ناتوانانی لە هەموو کارێکە کار بکەیت دەبێت لە کارێکا کار بکەیت کە تەوازنی شخصیەتی ئەکتەری خۆت ڕابگری ئەی من ناکرێت لە هەموو شانۆیەکە بەشدار بم بەڕاستی ناکرێت لە هەموو بەرنمەیەکە بەشداربی هەندێک بەرنامە هەیە یعنی بەڕاستی ئەمە نەقێزەونە تەریقە بیتەوە کە ئەیبینی یعنی بەرنامەی فەنی ئەڵێم ئاوە بەرنامەی مقابلە و شتیوان ئاڵێم والحاصل ئەوە هەر کەس هەر هونەرمەندە پەیوەستە بەخۆیەوە چۆن ئەکا یا مەجموعەیە ڕیکلامەکرێ بەڕاستی من زۆر گلێم لەو هونەرمەندانە هەموو شتێک پارە نییە یعنی هەموو شتێک ئەوە نییە ئەوە نەبێ ئێمەش پێمان نەوترابێ بۆ ڕیکلام بەڵام ڕیکلام تا ڕیکلام کەوتووە من دەمەوە مەسەلەیەک بێنمەوە خوا لێ خۆش بۆ عومەر شەریف مقابلەیەکم بینی عومەر شەریف وتی تووشی حاڵەتێکی مادی زۆر خراپ بووم ڕیکلامێک بوو لە 50 سانیا دەرەکەوتم وتی کە کردم برادەرەکانم زەرزەنیشتیان کردم وتیان تۆ بۆ ئەو ڕیکلامە و کردووە وتی کاکە من پێویستم بە پارەکەی هەبووە بۆ لانی مادیەکەی کردو بۆ لایەنە مادیەکەی ئەو مەبلەغی کە بۆ منیان داناوە $1,000,000 بووە تۆ توانی $1,000,000 بێتی وتی ناوتی دەمنش پێویستم پێ بوو یعنی من ئەڵێم ئەگەر ڕیکلامیش ئەەکەی لە هێزەوە بیکە لە قووەتی خۆتەوە بکە ڕیکلامی ئەمەکە هەرچەندێک بوو بەس دەرکەوی ڕیکلامکردنیش ئەکتەری خۆی ئەوێ من ڕەنگە بۆ ڕیکلام نەبم بەڵام هەندێک برادەر هەیەتە لە زۆر ڕیکلامە دەرەکەون ڕەنگە بۆ ئەوانە ببێت یعنی بۆ گونجاوە بۆ کارکتەریەکەی ئەوان من ببورن یعنی ئەو برادەرانەوە تێ نەگەن لە بارێکی کەوە قچاکەم مەبەستم ئەوەیە ڕەنگە ئەو توانای هەهەی بێ ئەو ڕیکلامە بکە بەس من توانام نییە بەڵام مەبەستەکە ڕوونە کاک بەهادین ئەمێ باسی ئەو بکەم هونەر لە هەرێمی کوردستاندا بۆ تۆ هۆکارێک بۆ بژێوی ژیانی ئەو هونەرمەندە یعنی هونەرمەندی ئەتوانێت هیچ کارێکی تر نکات جگە لەوەی کە سەرقاڵی هونەرەکەی هیچ کارێکی تر نکات ئەتوانێت بە هونەرەکەی بژێت بە پەنجەی دەست تێناپەڕن ئەو هونەرمەندانەی کە سوود لە هونەرەکەیان وەرەگرن دەناما باقی ئێستا من بۆ خۆم مامۆستا بووم و زۆر جاریش وەزیفەکەم ڕێگر بووە لەوەی کە بەشدار بم لە زۆر ئیشە تێگەی دەنا هونەرەکەمان بڕوا و قەنەعەتت بێ من نەتوانم بڵێم زەرەری لیاوین برادەرێکم پرسی بۆکو سیاسیە باسی کرد وتی ئەوەنەی ئەگەر ئەوەنەی وتم بژی ئەوەنەم بوو تایە تەماتە لەبەر مزگەوتی لەبەر بەلبەلەدیەکە ئەسە 3 خانوومە ئێمەش بڕوا و قەنەعەتت بێ من ئەگەر هونەرەکەم نەبوایە ڕنگ بوو زۆر بواری کاری پەیداکردنی پژێوی ژیانم بۆ هەڵکەوتووە هونەرەکەم لەلا خۆشەویستتر بۆ نەم کردو ینی زۆر ئێمە بۆ نەبێ ینیش برادەر هەبووە مەسن حەزی کردووە کاری لەگەڵا بکەین کاری پژێوی ژیان لەگەڵ وەزیفەکە بەڵام هونەرەکە ڕێگر بۆ لێمان نەمانتوانیوە بیکەین یعنی هەموو من بۆ خۆم زۆر شتم کردووە بە قوربانی هونەرەکە حتا لە کە 6م تەواو کرد لە کۆلێژی قانون و سیاسە وەرگیرام لەو زەمەنا خەریکی مسلسلی ڕابوون و ژانی کەلیش بوو یعنی حسابم کرد ئەمانە بە 6 مانگ هەردووچی تەواو نابێت وازم لە خوێندنەکەیە بۆ ئەوە خۆشەویستیم بۆ سینەما ینی بۆ یەکەم جار بوو من لە سینەما بەشدار ینی یەکێ بوو لە ئاواتەکانم چونکە من وەختی خۆی کە ژانی گەلم خوێندۆتەوە ینی مامۆسای گەورەمان بەڕەحمە و بێبرای مەحموو یعنی لە لای خۆتەوە تەخەیل دەکرد تۆ بڵێ ڕۆژێ لە ڕۆژان ئەمە ببێ بە فلیم جاوەرەتە خۆشت ببێ بە فلیم و تێ بەشدار یعنی ئەمە ئاواتە لە بەرەوە من بتم بەهادین ئەگەر ئێوە ینی لایانی مادیەکەش زۆر قازانج نەکەن ئێوە خاوەنی جمهورێکی گەورن خاوەنێکی زۆر باشن ینی کە چەند کەسێ ئێمە خاوەنی یعنی حەزەکەم بەم نەخۆشی ئازانیم یعنی من ئەوە تقریبا مانگێ لەمەوە پێش نەشتەرگەرێکی قورسم بۆ گرا ڕەبتەی هەبوو بە گوێچکەم و مێشکمەوە ئەگەر نەم کردایە تووشی شەلل دەماخە بووم سپاس بۆ ئەوانەی هاوکار بوون زۆر سپاس یعنی ئێمە خاوەنی
سامانێکی گەورەی بینەرەکانمانی. یعنی ئەو بینەرەی هەمانە من بە خۆم بە میلیۆنەرە زانم لە ناحیەی مادیەکەوە. یعنی خاوەن کۆمپانیایەکی گەورە سەرمادایەکی گەورە کە ئەمرێت ڕەنگە لەبەر سەرمایەکەی خەڵق تەعزەی بۆ بجێڕێ و نازانم چی و چی و چی و ئالەم بابەتانە. بەس کە هونەرمەندێک ئەمرێ، یعنی نمونەی زۆر نزیکمان هەیە، هزار ڕەحمەت لە گۆڕی یەکێکە لە داخە قورسەکانمان کاک ئاسۆی عومەر سوارە، یعنی دوا هونەرمەندە کە وەفاتی کردووە و تەعزیەکەشی و چیەکەشی و چیەکەشی ڕوون بوو بۆ لای خەڵقی هەموو کوردستان لە دهۆکەوە بۆ خانەقین و نازانم چۆچۆ، یعنی هەموو کوردستان بەشدار بۆ لەو پرسە. یعنی هونەرمەند ئێمە سەروەت و سامانی ئێمە بینەرەکەمانە، خەڵقی کوردستانە و لەخوا بەزابێ ڕوو ئەەکەیتە هەر شوێنێک ڕێزێکی تایبەتی ئەگیرێ، ئەوە بەسە. ئەکید کاک بەهادین، ئەمە پرسیارێکی ترم ئەوە بێت لە ئێستا بۆچی درامەکانی کوردی بەرەو کۆمبوونەوە ڕۆشتوانی ساڵانی پێشتر چەند درامایەکە بوو کۆمەڵی بینەری تایبەتی خۆی هەبوو، بەس لە ئێستا ینی ئەبینیت درامای کوردی زۆر کەم بۆتەوە بەرەو کەمبوونەوە دەچێت و زیاتر خەڵک بینەری دراما تورکی و کۆری و ئەمانەیە هۆکارەوە کەمتری تێچێ بە دۆ بلاچکەدەن کەمتری تێچێ پارەکان لە جیرفا نابێ بکرێ بە زنجیرە درامای کوردی باشترە بۆ ئەوان و زۆر بەداخەوە من گلەیم لە تێکڕای کەناڵە ئاسمانیەکان هەیە تێکڕە، یعنی ناو نابم لە ئەلفەوە تایە هەر هەمویان مقەسرن بەرامبەر بە زنجیرە درامای کوردی بە بەرامبەر بە بەرهەمهێنانی، یعنی بڕوا و قەناعەتت بێ نازانم ئەم کارە تورکیانە من خۆم نایبینم لە بەرەوەی سەیری ناکەم و دڵنیا بە ینی لە ماڵیشەوە زۆر جار نیشتیانەکە مەڵێم ئەم کارە کارێکی قێزەوەنا، چونکە ئەمە عادات و تەقالیدی ئێمە نییە. تۆوەرە بەڵام من حەزەکەم لێرەوە سپاسی یەک تەلەڤیزۆن بکەم و مافی خۆیەتی بە هەموو دراما کوردیەکان ڕۆشتۆتەوە شەوانە هەموو شوێ سەعات 9 ئیتە دراماکە لە چ تەلەڤیزۆنێ پەخش کرابێت تۆ بۆی بنێرە ئەو پەخشێکە تەلەڤیزۆنی کەرکووک. زۆر لە درامە کۆنەکان لە ئێاتەوە یعنی ئەمە جێگای دەستخۆشیە. من متابعی ئەوە ئاکەم، من زۆر جار مەسەن ڕابوونی لیاوەتەوە وەسێت نێمەی لیاوەتەوە چی لیاوەتەوە چی لە سەیرێکم بزانم تا چ ڕادەیە من لەم کارە چەند ساڵە لەمەوە پێش کردومە ئایا نواندنی ئەو وەختم چۆن بووە ئێستەم چۆن بووە، ینی بەڕاستی لەو کارانەی کە زۆر شانازی پێوەکەم زنجیرە درامای ڕابوونە کە لە ئامادەکردن و دەرهێنانی برای بەڕێزم کاک نەجم هۆگر بوو و درامای ڕێحانە کە لە ئامادەکردن و دەرهێنانی برای ئەزیزم کاک لوقمان غەریب بوو. یعنی دوو کار لە هەموو ئەو کارانەکانی کش یعنی مرتاحم، بەڵام ئەم دوو زنجیرە درامایە لەو درامانەیە کە بەهادین هەڵەبجەیی زیاتر ئاشنا کرد بە بینەری ماڵەکان بە بینەری کوردستان. منوەکو خودی خۆم ینی لە درامە ڕابووناتەوە مناسی ینی بینەری زۆر باشی ئەو درامایە بوو متە ئێستاشە لە مێشکمە ماوە ینی کە کاراکتەرەکەی بەڕێزت چی بووە؟ هەموو هونەرمەندێک هەر یەکە لە ئێمە لە هونەرمەندەکان هەر یەکەمان لە کارێکە بێسە بۆ نمونە هەتا ئێستا بە مامۆسای گەورە و عەزیزمان مامۆسا عەبدولی حەمەدجوانەڵێن جەنابی موفەتیش تێگەی، یعنی هەر هونەرمەندێ لە کارێکە ئیبراز دەکات دەرئەکەوێ ئیتر ئەوە ئەکەوێتەوە خودی هونەرمەندەکە خۆی تا چەند بتوانێ ئەو کارەکتەرە بەجەستەکە و دووش دەرهێنەرەکە تا چەند ڕێنمایی کردو خۆی هیلا کردووە لەگەڵی، یعنی هەردووچی دەگەڕێتەوە بۆ دەرهێنەریش و بۆ ئەکتەرەکەش، هەم لە ڕابووناوا بوو کارەکتەری ڕەزام هەم لە ڕێحانە کارەکتەرێکی یعنی من کاک لوقمان کە پێی وتم وتی ئەو کارەکتەرە کارەکتەرێکی ئیجابیە لێرە سەیری ڕابوون کە کارەکتەرێکی ئیجابی نەبوو، یەکی بوو لە شخصیەتە هەرە دۆڕاوەکان لە ناو
زنجیرە درامەکە بەڵام لە ڕێحانە و کاک لوقمان وتی من ئەمەوێ ئەم کارکتەرە کارکتەرێکی ئیجابیە و پێم خۆشە بیبینی و قاڵ ناگرێ عنی دەمەوێت لێرە شاحستەکەم ئیبرازەکەی و فعلەن قسەکەی ئەویش دەرچوو کاک نەجمیش بە هەمان شێوە لە زنجیرە درامای ڕابوو نەوتی کاک بادین هەتا من کە زنجیرە درامای ڕابوون تەواو بوو چەند برادێک لە دەرەوەی وڵاتیش تەلەفۆنیان بۆ کردمتەن مامۆسایانی معقۆل نییە ئاخر من لە هەڵەبجە لە خێزانێکا بەس خۆم و خوشتێکم ماوین ئەنی سێ برا و دایک باوک و پێنج خوشک و ئەمانەم هەمووی شەهید وتی تۆ بنەماڵەیەکی شەهیدی تو وا و چۆن دەوری جاشێکە بینی ئیوتم وڵایەوەنە داخی جاش لە دڵمانەیە ئەمانەیە ئەوەنەی کە سوچیان کەندی و لێرە شەوە پیانەڵێم نی بەڕاستی تر لەخوا بەزای بێ لەو دوو درامایە زۆر شانازیان پێوە ئەەکەم بەوانی کەشیشەوە هەر خۆشمەوێن هەمویان هەروەکو جگەر گۆشەکانم وان واتە درامای ڕابوون و درامای ڕەحانە ئەو دوو درامایە کە وەکو نەرمەندێک شانازی پێوەکەی کەڕۆڵت یا بینی وانی کارکتەری خۆت بە تەواتی تا بەرجەستە کردووە بەڵێ کاک بەهادین لە ئێستا کە کاتێک بەرهەمێکی شانەوەی بەرهەم دەهێنرێت هۆکار چیە کە بینەری ئەو بەرهەمە شانۆگەریە وەکو پێویست نییە لە هۆڵەکانە ڕێژێکی کەم خەڵک دەبینرێت نەنا وردە وردە کۆمەڵێ گەنج بەرەو باشتر ئەبێت بەرەو باشتر خەریکە هەنگاو ئەنێ بەڵام بەداخەوە هەندێک کاری شانۆیی زەعیف ئەکرێ لاواز ئەکرێ یعنی بینەر کە ئەڕوات و ئەزانی شانۆکانی کەژوایە تێگەی من لێرەوە داوا لە بینەرەکەم ینی متابعی هەموو شانۆکان بکەن هەموو شانۆکان بچن چاک و خراپ لە یەکەکەنەوە بزانە چی باشە قسەی خۆت هەبێ مناقەشەی خۆت هەبێ ئەگەر لە فەیسبووکەکەی خۆشتا بێ ئەگەر کارەکە جوان بوو تۆ دەستخۆشیان لێ بکە ئەگەر باش نەبوو ڕخنەی خۆتیان لێ بگرە و بەڕاستی ئێستا کۆمەڵێک فستیڤالات ئەکرێ من ئەمەوێت داوا لێرەوە ڕخنە لەسەر جەم بەڕێوەبەرانی ئەو فستیڤالە بکرێت چه فستیڤاڵی شانۆی شەقام بێت چه فستیڤاڵی شانۆکانی کە بێت چه فستیڤاڵی کورتە فلم بێت چه فستیڤاڵی فلم بێت چه فستیڤاڵی دژە تیرۆر بێعنی بەڕاستی بەڕێوەبەرانیش ئەم فستیڤاڵانە تکایە دەموچاوەکان ئەوەنە دووبارە مەکەنەوە من ناڵێم بۆ بانگێشتر نەکردوم بۆ فستیڤالەکە لەخوا بەزیا بێ بەپێی مەجای خۆم بانگێش کراوم بەڵام تکایە لە فستیڤالەکانە فستیڤال بۆ فستیڤال دەموچاوەکان گۆڕانکاری تیا بکەن میوانەکانتان گۆڕانکاری تیا بکەن لیژنەکانتان گۆڕانکاری تیا بکەن یعنی ئەمە ناکرێت لە هەموو فستیڤالێکا کە کۆتاییە و خەڵاتدا بەشەکرێ هەرێک لە لایەکەوە ڕخنەی هەبێ و بڵێ ئەمە بە برادەری کراوە ئەمە بچ وەلەو لەخوا بەجابێ ئێستا هەندێک حاڵەت هەیە نەماوە بەڵام من وەم پێ باشە گۆڕانکاری تۆ هەر نەبیت لە هەموو فستیڤالێکا هەر تۆ نەبێت خۆتی تێ هەڵقوتێنی کاکە مەجال بە ڕێگە بە هەموو هونەرمەندێک بەشدار بێت بەڵێ کاک بەهادین تا چەند گرنگە کاتێکە کەسێک ڕۆڵێک وەردەگرێت لەلایەن دەرهێنەرەکەیەوە لە خودی کەسەکەەوە نزیک بێت بۆی زیاتر بەشەیەکی جوانتر ئەو ڕۆڵێکە پێی دەدرێت بەرجەستی بکات لە یەکەوە نزیک بێت بۆ نمونە کارکتەری ئەو ئەکتەرە نزیک بێت لە ڕۆڵێکە پێی ئەدرێت من ناڵێم هەموو دەرهێنەرەکان بەڵام چەند دەرهێنەرێک هەیە هەستەکەم ڕۆڵەکانی ژوەکو برادەرایەتی و وەکو ئەمانە کە دابەش ئەکرێ کارەکە سەرکەوتوو نابێت تێگەی من کاری کراوە ئێستا زنجیرە درامایە کە دەرهێنەرەکە پەیوەندی پێوە کردم وتی کاک بەهادین دەورێکم بۆ داناوی و سیناریۆکەت بۆ نێرم وتی ئەمە نەحەڵقەیە وتم برای بەڕێزم تۆ خۆت توانای من ئەزانی منیش توانای تۆ ئەزانم بەڵام من ئەم زنجیرە درامایە نابێ بزانم لە چەند حەڵقە مەسەلەن ئەگەر سی حەڵقەیە لە چەند حەڵقە دەرەکە و مافی خۆمە ئەمە بۆ خۆ دەرخستن نییە بۆ تەوازنگرتنی کارکتەری خۆم بۆی بتوانم ئایا من لە سی حەڵقە لە دوو حەڵقەیە سی حەڵقەیە دەرکەوم ڕەنگە نەتوانم و ڕەنگە بشتوانم جێگە دەستی خۆم دیارکەم ئەو ئەکتەرە زانی ترێمێنێتەوە گلەی ئەکرێت کە بۆ نمونە ڕۆڵی ئەو کەسەکە دەبینێن لە خودی کەسەکەەوە نزیک نیە و ناتوانێت بە تەواتی بەرجەستی بکات لە درامە ئەوە دەمێنێتەوە سەر ئەکتەر هەیە
دەتوانێت هەموو کارکتەرەکان بەرجستە بکە هەموو جۆرە کارکتەرێ بەرجستە بە ئەکتەریشمان هەیە یعنی گۆڕانکاری لە نواندنی خۆیان ناکە کە سەیریەکەی لەم زنجیرە درامایە چۆن ڕۆڵی بینیوە لە زنجیرە درامایەکی کە گۆڕانکاری لە کارکتەرەکەیان نەکردووە گۆڕانکاری لە ئەدایان نەکردووەکە گۆڕانکاری لە چۆنیەتی تەعاملکردن لەگەڵ ئەکتەرەکەیان نەکردووە یعنی بەڕاستی هونەرمەند ئەبێ کە من تۆ دەرهێنەری ئەڵێ لەم زنجیرە درامایە ئەم کارکتەرە ڕۆڵی تۆیە من ئەگەر قەناعەتم پێی هەبێ لە 100 هەتا لە 170 قەناعەتم پێی هەبێ دەبێت بڕۆم بە دوای ئەو کارکتەرا بکڕم ئەبعادی و کارکتەرە چییە نەفسێتی چییە هۆکاری ئەم کردوانێ چی ئەیکا من زۆر جار لە ماڵەوە لەبەر ئاوێنە حیوارەکان ئەڵێمەوە و ڕخنە لە خۆمەگرم خۆم ڕخنە لە خۆمەگرم تا چەند بتوانم ڕۆڵ ئەگەر نەتوانم بیبینم زۆر تەبیعیە کە ئەڵێ ئەم سیناریۆیە دەیاتێ ئەڵێ ڕۆڵی ئەم کارکتەرەوە هەیە پێگەی مەسەلەن بۆ هەفتەیە هاتێ ئەڵێ وەڵام بەرەوە تۆ لەم هەفتەیە من ئەی خوێنمەوە سیرەکەم سیری خۆمەکەم لەبەر ئاوێنێ بێ لە ماڵەوە بێ لە هەر شوێنێ بێ کە زانیم ناتوانم ئەو ڕۆڵە ببینم زۆر ئاسایاڵم ئەو ڕۆڵە بۆ کارێک بۆ فیگەری من و هینی من نابێت زۆر ئاسای لەو باشترە ینی کە ڕۆڵەکەت لە خودی ئەو کەسە و نزیک نەبێت و دووچاری ڕخ نەبێتەوە لەگەڵ کاک لوقمانە ئەوەمان بووە کاک لوقمان غەریب نازانم چ کارێ بوو بە هەر حاڵ ئەوەمان بووە کارێ بوو ڕۆڵی حەسەنەفەنی تیا بوو لەگەڵ ڕۆڵێکی کە ڕۆڵی حەسەنەفەنی کەمتر بوو وەڵی ناوی کارەکەم نەبی چۆتەوە کارمان داوای لێبوت نەکەم کە چوین وتم وەڵی حەزم لە حەسەنەفەنیە سەیری کردم وتی باش وتم بکەی خوێندومەتەوە ئەو کارکتەرە بۆ من ئەبێت و کاک لوقمانیش یعنی متەفاهیمە لەو ئیشانە وەریگرت آخر کارمان بەدەستەوە بۆ حەزم لە کارکتەرێ بوتی بۆ تۆ نابێ کارکتەریی کەم بۆ داناوی وتم حەزم لەو کارکتەرەیە تێگەی لەمە بەستی قتم و دەرهێنەریش مافی خۆیەتی چۆن ڕۆڵەکان دابەشەکە بەڵە کاک بەهادین درێژە بە گفتوگەکانمان دەدەین لە پرۆگرامەکە ئێستاش دەچینە لای ناوبڕێک تیایدا بینەری چەند کارێک دەبین کە کاک بەهادین ڕۆڵی تابینیوە فەرموو بینەرمان بن ئەمە کەی ڕوویاوە بە منتان نەوتووە ها؟ کاکە مامە ساڵحت وتو بووی با یوسف خەم نەخوا پێی مەڵێن خۆی کەم خەم و خەفەتی هەیە باشە یوسف تۆ سوێنێ نەخواردووە کە نەچیتەوە بە ئاواییە دەبا بشت زانیایە ئەمە بۆیە نازماوەیە کە وەڵامی تەلەفۆنەکانی من ناتەوە من لە لایەکی تریشەوە قوڕم بۆ گیراوەتەوە ئەوە باسی جەباری قاڵی پینەچین بۆ کردی جەماعەتی ژووکان و بازاڕەکەیان فرۆشتووە ئاگایارم یوسف گیان ویستم پێ و بڵێم بەڵام لە فکرم چوو ماڵی وێرانیەوە ئەی ماڵی وێرانم ئەوە بۆ ئەلەکەچی لەسو ئەوە بۆ هەڵێتم بنوتم بەسەگەریان لێرە خاڵە بۆ خاتری خۆ حەیامە بەسەر جادەیێرە عیبەت ئەمان بینن بۆ تۆ حەیاوەیە ئەگەر حەیاوە بواە ئەمە وانێنا ئێستا باشەمە چی دیاتوە چۆ چی دیارەتۆ بابە ئەمە ماڵی شەریکەیە قوڕی چۆ بکەم بەسەری باوکی پێتە بچێ من بەلای خۆیەوە هاتم وتم سەر جادەکەیە بەچی کەوتووە دەری بێنە دەی باشە ئێستا چی هاتووە بۆ هاتو خۆ دوو ڕەکردوەوە چۆ چی بلی هاتووە هاتووەتە خوارەوە شکاتتە خاڵە جامێکە بە دەنگادەنگ من بەلای خۆیەوە لێوە هاتم وتم بە یارمەتی ئەم پیاوە بم بچووزارم تووشی ئاما بم من کاکە یارمەتیم بێ دەری بێنە دەی چی؟ $100 جەخۆ خۆی بە چەمەرەخەوە $100 ناکەم من هەر بارەز و $100 لێسەنم ئەی بەخورە حەیامانە چێسە بەسەر جادەیە ئێسایەکێ بێڵ ئەمانە خەریکی چین خاڵە بۆ خاتری خۆ وتم وس بێنە دەی ئابیگرە هەزار جایتر لەسەر جادە بەگەکەوێ نام بەلاتە ئای چش بێنە ئاوا مەکە بێنە هێڵا دەی بڕە دەمڕوو ئەو ئێمە سەر و 20 ساڵ زیاتر دەستگیران و مارەبڕی یەکترین
ئەوڵێ هەتا کێشەی نفوسەکەم چارە نەکەم ناتگوازمەوە. ئێستا شتێکی تریش هەیە بێجگە لە نازنامەکە. ئەو پیاوە بێ ئیش و کار و بێجێگە و ڕێگەیە. 2 ڕۆژ لەمەوە پێش ئیشێکم بۆ دۆزیەوە ئەویشی لە دەست دەست. ئەو بینم ساردی هیچ هەیە لە معاملەکە؟ بەسەری ئەو کاکە شەریفە سارد نیم. بەس کاکە جان مەبلەخەکە زۆرە و بەتەنیا بۆم هەڵناسووڕێ. ئەمە مشکلەی من نییە. ئەم ئیشە تا دوا بکەوێ نەتیجەکەی باش نییە. کاکە شەریف جان تۆ چەند ڕۆژێکی کە سەبرم لێ بکە بەشکم ئەمە خوایە قەنەعەت بە میرزاکەریم بکەم. میرزاکەریم شێ؟ کاکە شەریف جان چۆن نەناسی بە قوربان بێقەزابی یاخوا میرزاکەریمی ئەحمەی بازرگان چاوەکەم. میرزاکەریم؟ ئەو پیاوانی بتوانێت بێتەوە ویشەوە. کاکە جان ئەڵێن زەرەرێکی زۆری کردووە لەو باوەڕێیان بتوانم قەناعەتی پێ بکەم و بەشداریمان بکەم. لە چیا زەرەری کردووە؟ وەڵی کاکە جان نازانم ئەڵێن کەلوپەلێکی زۆری گیراوە. کاک بەهادین بینەری کارەکانت بین هەمووی خاوەن چەند کارێکی جوانیت کە بۆتە سەرۆت و سامانێک کە لەلای بینەر ماوەتەوە. دەمەوێت ئەوە بپرسم دراما و شانۆ و سینەما کەمیان لای تۆ خۆشەویسترە ینی حەز ئەکەیت ڕۆڵە کەمیان زیاتر بگێڕیت؟ زۆربەی زۆری هونەرمەندەکان دەڵێن شانۆ. بەڵێ لە شانۆ بۆ چونکە لە شانەوە دەستمان پێ کردووە ئەو دیسانەوە تۆ لە شانوە ڕوبەڕووی بینەرەبی ینی ڕوبەڕووی بینەرەبی تر هەڵە قوبوڵ ناکە بەڵام لە کاری دراما و تەلەڤیزۆن و زنجیرە دراماوانە دەجاریش هەڵا بکەیت دووبارە یەکەنەوە بوون بەڵام لەسەر شانۆ هەڵە قوبوڵ ناکە یعنی ئەمەی تر چی پێڵن ئەم شتە فیزای کە باسی ئەەکەن یعنی 1+1 2 ئەکە نابێ هەڵە بکەین و زۆر جاریش ڕوویاوە هەڵەمان کردو بەڵام ئەکتەری بەرامبرت بەتوانا بۆ مەسەلەن من هەڵم کردووە ئەو هەڵی کردووە تانیوانە لەگەڵ کاگە ڕێبوار سابیرە کارێکمان کرد من لە بیرم چوو ئەوەتی ئێ منوتم ئێ وتی ئێ وەڵام من یەک شقاز لێ وتی باشە کاکەم شقاز لەو بوو لای وتی مێ لە بیرم چوو بۆ پێ نەوتمەوە ینی ئەو سوتوانە زۆر ئەبێ کاگرێ باجایی تێرێکەوە چی بووتمە خۆیتر هات بە مێشکماوە شقاز لێ و لێ بڵێ کاک بەهادین بەسەراتێکی خۆشمان بۆ باسکەیت لە کاتی مەشەتەکانە لە کاتی دەوربینەکان وەڵاهی ئەمەنە کات ئەمەنە شتی خۆشەیە کارێکمانە کرد لەگەڵ هاوڕێ ئازیزم هاوڕێ مستەفا کارێ بوو لەسەر ئەم خەڵقی کە ئەچوو بۆ ئۆروپا ئەوەختە دیمەنێکی ژێر ئاومە بوو لە حەوزێک ئامان کرد ئەچویت ئەوەختە گوپن و خڕپن و ئاوا بوو کە ئەچوومە ژێر ئاوە کە هەر هاواریە کرد گوپە خڕمەکە جارێک نەبوو دوو نەبوو وەڵام لە نیوەیە دەمم کردەوە و هاوارم کردوتم گاکە گوپم خۆی خڕە وەڵی گوپم خڕ ناکەم هەچی ئاوەیە چووە قورگمەوەی نێوە حەوزە بە کامیرەی تیا بوو چی تیا بووتر ینی یەکێ لەو شتانە من ینی بەدەمی خۆم نەبێت زۆر جار جەو دروستەکەین لەگەڵ برادەرانە قسەی خۆش دروستەکەین ئەو حاڵەتانە دروستەکەی شتەکان زۆرە بەخوا هیچم وەبیر نایە بەڵام لەخوا بەزیابێ تا ئێرەمان هێنا و ئەگەر تەمەەن بوار با و باری تەندروستیش بوار با هەتا دوها ناسا کاری نوێتان بەدەستەوەیە کاک بەهادین کە بتانەوێت وەڵڵاهی یەک دوو شوێن پیان و تۆم هەتا ئێستا نەبۆتە ئیشی جێبەجێکردن بە بۆنەی ئەم ڤایرۆسەوە دەنا ئەگەر خوایات بێ دوو کاری تەلەڤیزۆن و شانۆیەکیان پێ وتووی کەی ئەچێتە بواری جێبەجێکردنەوە نازان. زۆر باشە کاک بەهادین زۆر سپاس کە لە پرۆگرامی ئەم جارەدا لامەمیان بوویت هیوای تەمەند درێژی و لە شتاخی باشت بۆ دەخوازم زۆر دڵخۆش بووم کە ئەمڕۆ لامەمیان بوویت. زۆر سپاس بۆ ئێوە بۆ تەلەڤیزۆنەکەشتان بە هیوادارمی تر تەلەڤیزۆنە گەورەکانیش
بە خۆیانە بچنەوەی تر بکەونە بەرهەمێنانی زنجیرە دراماکە. زۆر سپاس بۆ تۆ کاک بەهادین. بینەرانی ئەزیز بم شێوەیە پرۆگرامی ئەم ڕۆژمان پێشکەشکردن هیوای کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.